کاتێک باسی قورئان خوێنە دەنگخۆشەکان دەکرێت هەندێکیان ئەستێرەی ناو ئەوانن. یەکێ لەو دەنگە خۆش و کاریگەرانە شێخ عەبدولباسط عەبدولسەمەدە. ئەم طبقاتە سەوتیە لە قەرار و جواب و جوابی جواب کە بە تایبەتی جواباتەکانی شێخ عەبدولباسط کە لە علمی سەوتا بەڕاستی زۆر نایابن، ئەو دەنگ و ئاوازە و ئەو قورگە زێڕینە بە قووەتەی هەبووە کە خوا پێی بەخشیوە. توانم بڵێم هەرچی ئەو سیفەتانەی کە لە قورئان خوێنی هەیە لە ڕووی هونەریەوە و لە ڕووی ئەداوە، یعنی خوای گەورە هەمووی لەو قورئان خوێنە بەرجەستە کردووە. کاریگەریی باشی هەبوو لەسەر ئەو کاتەی گەنجە دیندارەکان و لەسەر ڕاوەنی ئیسلامی، هەروەکو چۆن ڕوحێت لەسەر ڕوحێتی خەڵکی کوردەواری و کوردی دیندار و مسلمانی خەڵکی کوردستان کاریگەری هەبوو. تەنانەت سەرچاوە بڵێن عەرەبیەکانیش لەوانە مەجەللەی العەرەبی الکویتی ئاماژە بەوە کە مامۆستا شێخ عەبدولباسط کوردە. لقد كان في